کاکتۆر نزیک بە 50 ساڵ پێش ئێستا تۆ لەم لادەیە با بڵێن هەر لەسەر ئەمانم جۆرێک لەم ڕەحلانە دانیشتویت ئێستا مامۆساکە و لێرەیە زۆرێ لە هاوڕەکانم کە ئەو کات مناڵ بوون لە مەکتەبا لە پۆلی 4 و 5 سەرەتاییان بوون ئێستا کە هاتوویتەوە ئەم شوێنە لە گوندەکەی خۆتان چه هەستێک و پێیە؟ وڵڵاهی خۆ دەزانی ئینسان لە هەر شوێنێک کاربژی کۆمەڵی یادگاری هەیە یعنی کە ئێستا لێرە دانیشتم 50 ساڵ پێش ئەسەن بیرەکەوێتەوەوانێ کە مناڵێک بووین و نەمانزانی و دنیا چییە و من وەم زانی و هەموو دنیام گوندەی منە و سەر جادەکەی ئەم چەند گوندەی دراوسێمانە لەبەرەوە یادگاری خۆشی تیاتە من ژیانی کوردیش خۆ دەزانی کە من لە 59 هەرچەند لە نفوساڵە 61 لە 59 دوای 2 ساڵ یعنی تەمەنم 2 ساڵان بۆ شۆڕشی ئەیلول سەری هەڵاوە ئیتر بزانە ناو شارەکانمان پڕیشی ئاگری بەرکەوت و اینجاوەرە گوندێکی وەکو ئێرە کە چەند جار کاول کراوە بێگومان ڕاستە کارە سات و ناخۆشی بەڵام یادگاری خۆشی سەدەی مناڵی هەیە کە تۆ لێ لەسەر کوتێ دانیشی فێری ئەلفوبێ دەکەن فێری خوێنەواری دەکەن چۆنەڵی یەکەم کلیلی دەرگای کردنەوەی ژیانت دێنێن تەڕەن مامۆستاکانی و کاتش بەڕاستی تا بڵێ دڵسۆز بوون چونکە ئەو کاتە بە عیشق و خەڵکە بوو بە مامۆستا هەموو کەسێ نابوو بە مامۆستا و ڕۆشنبیریی باشیان هەبووە ناڵێن مامۆستای ئێستا ڕۆشنبیر نین بەڵام بەخۆی بارودۆخەکە و ژیانەکەەوە سیرەکەی خوێندن ساڵ بە ساڵ بۆ دواوەیەتەوە ینی مناڵێ لە گوندەکە دوای ئەوەی ئێمە کە لێرە دەرچوین چوین لەو ناوڕشکێ شوانیمان کردووە ینی لە هەمان کاتە کە قوتابی خوێندکارێ بووین چون ئیشیشمان کردووە نادوێن بۆ لای مەڕوو بۆ لای بەرخۆ بۆ لای ئەوە ئیشی کشت و کاڵمان کردووە بەڵام لەگەڵ ئەوەشا یعنی کە ئێستا تۆ وەرە بگەڕێرەوە بۆ سەردەمی خۆزگە وەکو نیڵز مسەلسەلەیەکەیە ئێستا برایانە کە زۆربیان بگەڕاینەوە بۆ ئەو سەردەمە و مناڵی خۆمان بێتەوە بیر هەندێک جار ئێمە مناڵیشمان بەخوا زۆر نایێتەوە بیر بەزەوەی کە بۆمانە گێڕنەوانێ یادگاریەکان خۆشن و ناخۆشیشن بەپێی ئەوەی ئێمە لە کوردستانێکی پڕ لە کارە ساتە ژیاوین بەڵام هەر کەس بیر لە مناڵیەکەیتەوە هەر شتێ لەلایەنی دەرونیە بوو بەڕابردوو تر سلێنی خۆشە لەلای ئینسان ئێستا حەد دایمەن بیری دەکەین و خۆشە زۆربەی یادگاریەکان تەنانەتەوە یادگاریانە ئەگەر دڵتەزێنیش بوو بێ لە ژیانتا بەس ئێستا هەر بەخۆشی خۆی تر کرد مادەم ترسەکەی نەما ئێستا من بۆ لە بەیانێتسم نازانم چیە بێت بەڵام ڕابردوو ڕۆی ترسم لێی نەما هەموو کەسی ڕابردووی خۆی یعنی ترسی لێی نییە باسیەکە ئەبۆی حتا لە کوردواری خۆمان لە ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار تەوا پار ڕۆی ترسم لێی نیە تۆ ئەوە بکەت یا ژیان ئەنجا ژیانیش وەکو وەزانی ڕۆژ بە ڕۆژ زەحمەترە بێ پێداویستەکانی ژیان زەحمەترە بێ و کاتێ مەلێ لە 50 ساڵ پێش ئێستا لە 60ەکانە ژیان ساد و ساکار بوو و پێداویستەکان وەکو ئێرە نەبوو زۆر بەستەرە سۆدەوە نییە سەلیم شتیوە چاخانەیەەکە بوو سیارێکمان لێ دروست دەکردەوە مەلی وەرکەسێ بە چۆن ئێستا ئایپات و گەرە نازانم شتانەی هەیە ئەو کاتە ئاوا مزراحێنمان نەکرد هەلوکێنمان نەکرد ساحێ لێرە هەبوو یاریمان نەکرد تۆپێن زۆر خۆش بوو یانیوە ینی چۆنەڵی وتەسیش بۆم باس کردی یعنی هەرچەندە لەلایەنی جەستەییەوە ماندوو بووین لادی شوکاری زەحمەتە بەڵام لەلایەنی دەرونیە زۆر مرتاح بووین نەمانەزانی چییە سەرمان نەخستە سەرینەکە خەومان لێکەوە بەڵام ئێستا دەوڵەمەنگیشین پارەشمان هەیە هیلاکیش نابین وەکو جاران جەستەییەن و ماسوولکەیەن بەڵام نەفسیەن مرتاح نین کەم کەسە بینی مرتاح